بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وموالاه مامۆستانی بەڕێز و ئازیز لە خوشکان لە برایان سەرەتا سوپاس و پێزانینمان هەیە بۆ ئەنجومەنی خەلیفان بۆ ئامادەکردنی ئەم ئێوارە کۆڕەیە و بە خێراتنێکی گەرم و گورتان دەکەین بە خێر بێن سەر چاومان خوای گەورە پاداشتان بداتەوە. دیارە من دەمەوێ بابەتێکتان پێشکەشکەم بە ناوی کێشەکانی ئومەتی ئیسلامی. دیارە ئومەتی ئیسلامی یا میلەتی موسڵمان لە جیهانی خۆی یا لە جیهانی ئیسلامی لە دێر زەمانەوە تەنانەت تا دەگاتە ئێستاش کۆمەڵێک کێشە و ئاریشەی هەن. بەڕاستی پێویستە ئینسان وەکو ئەندامێک وەکو موسڵمانێک دەرچیان پێ بکە ئەو کێشانە بزانێ. جا چ بە وشە و ئەندازەی کێشە بێ یا بە خەم و مەشاکیل و گیر و گرفت و ئاریشە و کەم و کوڕی بی، بە هەر حاڵ ئەگەر تەماشای جیهانی ئیسلامی بکەین یا میلەتی موسڵمان یا نەتەوەی ئیسلامی، کۆمەڵێک کێشە و ئاریشەمان بەرچاو دەکەون. جا هەدەف لە باسکردنی ئەو بابەتە ئەوەیە بەڕاستی ئینسان تا نەزانی کێشەکانی چن ناتوانێت چۆن چارەسەریان کاو و بەرەو پێشەوە بڕوا و چۆن کاری خۆی بکە. بۆ نمونە ئەگەر تەشبیهی بکەین بە ئینسانێک ئەگەر دەردەدار بی، ئەگەر دەردی خۆی نەزانی، مشکیلەی خۆی نازانی بچێتە لای کامە دکتۆری پسپۆڕ و متەخەسیس و چ جۆرە چارەسەرێک کا و چ جۆرە داو دەرمانێک بەکاربینی. ئێمە کە دەڵێن کێشە، وشەی کێشە زۆر شت دەگریتەوە، هەرچەندە وشەیەکی کوردیە بە عەرەبی پێدەگوترێ ئەلقەضیە یا ئەلموشکیلە یا ئەلموعضیلە، هەموو ئەوانەی پێدەگوترێ. دیارە لە عالەمی ئیسلامی میلەتی موسڵمان ئومەتی ئیسلامی کۆمەڵێک کێشە و گیر و گرفتی هەن کە ئێمە بە کورتەکۆڕێکی ئاوە ناتوانین حەقی خۆی پێ بدەین، واتە ناتوانین وەکو پێویست دەرز و تۆماری ئەو هەموو مەشاکیلانە بکەین کە لە کۆڵ یا لە ئەستۆی جیهانی ئیسلامی یا لە ئەستۆی ئومەتی ئیسلامی و موسڵمان هەن. بەڵام ئێمە هەشت دەرد و بەڵا، هەشت کێشە و مەشاکیلمان بۆ ئێوەی بەڕێز دەرز و تۆمار کردووە. بە پشتیوانی خوای گەورە هەر خاڵێک لەو خاڵانە لە خیلالی چەند خوڵەکێکی کورت و کەم تیشکیان دەخەینە سەر. کێشەی یەکەم لە جیهانی ئیسلامی یا کێشەی میلەتی موسڵمان ئومەتی ئیسلامی بریتیە لە تەفرەقە کە عەکسەکەی یەکنەبوونە. ئەگەر تەماشای قورئان و سوننە بکەین، کۆمەڵێک ئایەت و ئەحادیثمان بەرچاو دەکەون کە زەمی تەفرەقە دەکەن، لە مقابلدا مەدح و سەنای یەکبوون و وەحدەت دەکەن. چکە وشەی تەفرەقە وشەیەکی عەرەبیە، واتە یعنی لێکترازان و پارچە پارچەیی. ئەوە گومانی تێدا نییە میلەتی موسڵمان یەکێک لە کێشەکانی ئەوەیە دائیمەن تەفرەقە و دووبەرەچی لە نێواندایە. لە جیاتی ئەوەی بێن موحەد بن، یەک دەست، یەک چین، یەک پارچە، دەبینین تەفرەقەی زۆریان تێدایە. با بچینە خزمەت قورئانی پیرۆز و سونەتی بەپێزی پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێ، با بزانین چۆن باسی تەفرەقە و عەکسەکەی وەحدەتمان بۆ دەکا. یەکێک لەو ئایەتانە کە بەڕاستی سەنجی مەحەکە ئیوێ بە ئاوی زێر بنووسرێ، خوای گەورە لە سوورەتی ئالی عیمران لە ئایەتی 103 دەفەرمێ وَاعْتَصِمُوا بِحَبْلِ اللَّهِ جَمِيعًا وَلَا تَفَرَّقُوا. خوای گەورە بە سیغەی ئەمر و بە جەمع دەفەرمێ وَاعْتَصِمُوا، واتە ئەی خەڵچینە ئێوە هەمیشە ئەهلی ئیعتیسام بن، واتە ملتەزیم بن،
پابند بن دەست پێگر بن بەڵام بە چ بە شەریعەتی خوا بە بەرنامەی خوا بە ئاینی خوا بە قورئان و سوننا چونکە قورئان و سوننا تاکە بەرنامەی ژیانن بە تایبەتی قورئان کە کەلامی خوای سوبحانە وتەعالایە و حەدیثەکانی پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە ڕێی قورئانەوە مؤکدن واتە دووپات کراون جەخت لەسەر کراون کە خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی نساء ئاەتی 80 دەفەرمێ من يطع الرسول فقد أطاع الله دەفەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر یا دەفەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا هەموو ئەوانە تەأکید لەسەر سنە دەکەنەوە حتا دەگاتە ئەوەی وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى جا خوای گەورە فرمانمان پێ دەکا بە جەمع بە کۆکە ئێمە ئەهلی اعتیسام بین دەست بە بەرنامەی خوا بە شەریعەتی ئیسلام بە قورئان و سوننەوە بگرین تەماشە بکەن یەکسەر لە دوای وشەی واعتەسیموا کە فرمانمان پێ دەکا دەفەرمێ ولا تفرقوا دیسان ئەوەش هەم لە بۆ نەهیە هەم لە بۆ فرمانە لە ئەسڵیشدا فعل مضارعە چونکە ئەسڵەکەی لا تتفرقوا خوای گەورە دەفەرمێ هەر وەکو فرمانمان پێ دەکا دەفەرمێ واعتەسیموا بحەبل الله جەمیعا ئێوە هەمووتان بە تێکرا دەست بە شەریعەت و بەرنامەی خواوە بگرێن و دەفەرمێ نەکەن ئێوە ناکۆک بن دژ بە یەک بن تەفرەقەتان تێبکەوی مادام خوا باز دەکا شتێکی زۆر گەورەیە بەڵام لەکنەمە زۆر ئاسان و سادەیە زۆر بە ئیعتیادی مسلمانان وەکو تاک وەکو جەمع وەکو میلەت دەبنە دژی یەک تەفرەقەیان تێدەکەوی بەڵام کێشەی زۆریان لە بۆ پەیدا دەبی با بچینە خزمەت سنەتی بەپێز پێغەمبەر سەلات سلامی خوای لەسەر بێ لە چەندان ئەحادیث بەو سیغەیە دەفەرمێ عەلەیکم بالجەماعە عەلەیکم بالجەماعە ئەو جا شتێکی تر دەفەرمێ یعنی دەفەرمێ لەسەرتانە کە ئێوە کۆمەڵ بن کۆک بن جەمع بن چونکە ئەوەی بە جەمع و بە کۆمەڵ بەدەست دێ و نەتیجە و بەرهەمی باشی دەبی بە یەک بەدەست نایە مەگەر نابینن دائیمەن دوژمنانی ئیسلام نەخشە و پلان و پیلانیان وایە مسلمانان لێکدا ببڕن لێک بکەن بە تایبەتی باسی ئەوە دەکەن کە ئیسلام دینێکی تاچیە پەیوەندی بە بینی ئینسان و خواوە هەیە پەیوەندی بە دەسەڵات و بە سیاسەتەوە نییە بۆ ئەوەی ئەوان زیمام و هەوساری سیاسەت بگرنە دەست کورسیان لە دەست بی دەسەڵات و هێزیان لە دەست بی بەڵام مسلمانان دائیمەن فەقیر و پشتا و ئەوانە بن یعنی ئەوە فێڵێکە لە ئێمەی دەکەن ئەگەر ناتەماشەی زۆرێک لە ئاەتەکان بکەین مەسەڵەن خوای سوبحانە وتەعالە باسی حکم و دەسەڵات و ئەوەمان بۆ دەکا کە ئینشاءڵڵا ئەو نەخۆشیەش لە جێخۆ باز دەکەین ئەو جار بۆ نمونە کە پێغەمبەر سەلات سلامی خوای لەسەر بێ دەفەرمێ عەلەیکم بالجەماعە مەسەڵەن لە کۆتایی یەکێک لەو حەدیثانە دەفەرمێ إنما يأكل من الغنم الغنم القاصية دەفەرمێ يعني دائما مەڕ ئەو ئەگورگ ئەو مەڕە دەخوا کە لەگەڵ لە مێگەڵ لە کۆمەڵەکەی دادەبڕێ بەڵام زەل و زەفەر بە تاکەکەی نابە پێغەمبەر سەلات سلامی خوای لەسەر بێ دەفەرمێ الجەماعەة ڕەحمەة والفرقەة عەذاب دەفەرمێ جەماعەت کۆمەڵبوون پێکەوەبوون ڕەحمەتە بەڵام بە پێچەوانەوە یعنی پارچە پارچەیی و لێکترازان و لێکبوون ئەوە سزایە عەذابە تاڵیە ناسۆلیە ناخۆشیە لە حەدیثێک دەفەرمێ وئیاکم الفرقە ئاگاتان لە تەفرەقە بی ئاگاتان لە پارچە پارچە بوون بی بەڵکو هەمیشە بەیەکەوە بن و کۆمەڵ بن ئەوە نەخۆشیەک یەکێک لە نەخۆشیەکانی ئوممەی ئیسلامی بریتیە لە تەفرەقە واتە یەک نەبوون نەخۆشیەکی تر بریتیە لە یعنی ململانەی یەکترکردن نیزاعی یەکترکردن دژایەتی یەکترکردن خوای گەورەش سەبارەت بەوە دەفەرمێ ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم دەفەرمێ
ئەی خەڵچینە ئاگدار بن ولا تنازعوا بچەند معنا دێ لەلایەن ئاڕای مفەسیرین واتە ئەی ولا تختلفوا با ناکۆچیتان تێنەکەوی لەبەر چێ لەبەرەوەی فتەفشەلوا ئەو فێفەی تاقیبە یەکسەر بە دوای نێزاع چدا دێ فەشەل هەرسهێنان لە نێوچوون لە بەیەنچوون دەسەڵات نەمان لە دوای ئەوە خوای گەورە دەفەرمێ وتەذهب ڕیحکم ئەی تەذهب قووەتکم یعنی هێز و پێستان نامێنێ هێز و پێستان یعنی لە بەین دەچێ مشکلەی سێم ئەویش نەبوونی مەرجەعیەتە بمانەوێ نەمانەوێ لە نێو ئوممەی ئیسلامی کێشەیەکی گەورە ئەوەیە کە مەرجەعمان نییە ئەو شێیە لە ڕووی زمانی عەرەبی بە دوو شێوەی سەرەکی گۆیا دەکرێت یا پێی دەگوترێ مەرجەع یا مەرجع ئەهلی لوغا هەردووچیان بە جائز لە قەڵەمداوە هەرچەندە هەندێکیان دەڵێن مەرجع ئەسەحترە و بەهێزترە بەهەرحاڵ یعنی ئەگەر تەماشە بکەین بە تایبەتی لەلایەن ئەهلی سونە و جەماعە یعنی مەرجەعێک نییە لەوانەیە هەبێ بەڵام بە مەرجەعی نازانین ئیقتیدای پێ ناکەین لاسای ناکەینەوە نایکەینە پێشڕەوی خۆمان نایکەینە ئیمام و پێشەوای خۆمان لە دوای ناڕۆین ئیدی عالەمی ئیسلامی ئوممەی ئیسلامی تووشی دەردەسەری و چەرمەسەری و لێکترازان دەبێت بەڵام لەوانەیە هەندێک ئەدیان و مەذاهیبی تروانە بن هەندێک ئایدیایتر کە فیکرین مادین پەیوەندیان بە دینی سەماویشەوە نییە وانین دێن بۆ خۆیان شتێکیان داتاشی وە هەیکەلێک مەسەلەن یا شەخصێک ئیقتیدای پێوە دەکەن مەگەر تەماشە بکەین یعنی بە تایبەتی لە ڕابردوو بە تایبەتی لە دوای شۆڕشی بەڵشەفی کە لە رووسیا لە ئۆکتۆبەری 1970 ڕوویدا خەڵکێک تەماشە دەکەن وەکو دەوڵەت وەکو کیان رووسیا بە کیانێک دەزانی کە تەقلیدی دەکاتەوە وەکو مامۆستا و قودوە و پێشەنگ مەسەلەن کارل مارکس لینین ستالین ترۆتسچی ئەوانە کە خاوەنی ڕێبازگەیەکی لادینی و ئەلمانی و سکۆلاریستیشن یعنی بە قودوەی خۆیان دەزانن تەقلیدیان دەکەنەوە یعنی لە کوردستانی خۆمان چەند حزب دروست بوون لەسەر ئەو ئەساسەی کە حزبی مارکسی بن حزبی لینینی بن مەسەلەن بەبێ ئەوەی کە شارەزاش بی هەندێکتان بەتەمەنن لە گوندەکان کاتی خۆبینیوتانە نەفەر هەبووە هیچ فکرە و ئایدۆلۆژیاشی نەزانیوە نەخوێندەواریش بووە وتوەڵە کاکە من مارکسیم ئەمن لینینیم مەگەر تەماشاکەین لە وڵاتانی خۆرئاوا و ئەوروپاش لە هەندێک شوێنام یعنی ئەو مەسەلەیە کوژاوەتەوە لێرە دێن ئیقتیدای پێوە دەکەن ئەمە ئیسلامێکی ئاوا ئازیزمان هەیە کە دینی خوایە خوای خالق خوای خەلاق خوای بەدیهێنەری بوونەوەر دینی پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم کە ئەو سەحابانە کە خەڵکێکتانەوتە شەریان لێدەدا دەبێ ئێمە مەمنونیان بین کە لە وڵاتان هاتوون یعنی ئەو میلەتانیان ئازاد کردووە ئەو میلەتانیان ڕزگاری کردووە ئێستا ئێمە لە سایەی ئەوان لە داک و بابێکی مسلمان لەدایک بووین خوای گەورە هیدایەتی داین کە باشترین ناز و نیعمەت و خەڵات بریتیە لە هیدایەت لێرە زۆر هەستی پێ ناکەین تا نەچینە قەبر و قیامەت تا حەشر و حسابمان لەگەڵ نەکرێ نازانین ئەو دینە چ ڕەحمەت بووە چ نیعمەتێک بووە بۆ ئێمە بەعەکسەوە ئەفکاری بێدینی و لادینی چ نیقمەتێک بووینە بۆ گەلانی مسلمان حتا بە شێوەیەکی گشتی بۆ ئینسانیەت و بۆ بەشەریەت جا بێمە سەر نوقتەکەی خۆم بەڕاستی جیهانی ئیسلامی بە تایبەتی ئەهل سونە تووشی ئەو کێشە ئەو دەردە بووینە کە نەفەرێکی عالیم بە قودوەی خۆیان بە مەرجعی خۆیان نازانن تا ئیقتیدای پێوە بکەن و فتوای لێ وەربگرن بۆیە فرە فتوا هەیە نەک هەر لە جیهانی ئیسلامی حتا ماشە دەکەی لە بوقعەیەکی جوگرافی وەکی عێراق وەکی کوردستان وەکی حیجاز مەسەلەن یعنی چەندان کەس موفتی و چەندان کەس فتوا دەدێ و گەنجێک احترامان کۆلکەنە خوێندەوارێکە مەسەلەن قید دەبیتۆ بەرامبەر عالیمێکی ڕادەوەستی لەوانەیە یعنی فەریکە خوێندەواریش بی شارەزایەکی ئەو تۆشی نەبی
یعنی اقتدا بە عالیمەکی گەورەوە ناکە. ئەوەش کاکە کێشەیە. کێشەیەکی تر لە نێو ئومەی ئیسلامی بریتیە لە نەبوونی حکم و دەسەڵاتی ئیسلامی. بەڕێزان ئازان، ئیسلام بۆیە هاتووە تا حاکم بی، بۆیە هاتووە تا خەڵک یعنی تەبعیەتی لێ بکە. ئەگەر تەماشە بکەین بە واقعی حاڵیش مەسەلەی حکم و دەسەڵات زۆر گرنگە. هەر گەل و میلەتێک، هەر تیرە و عەشیرەتێک ئەگەر حکم و دەسەڵاتی ناوچەیەک یا هەرێمی خۆی یا وڵاتی خۆی بەدەستەوە بوو، ئەتوانی چۆن خەڵکی بار بێنی ئاوا مەسەلەن باری بێنی. ئەگەرنا بە پێچەوانەوە تەماشە دەکەین لە جیهانی ئیسلامی لە سۆنگەی ئەوەوە کە لە وڵاتێک حکمی ئیسلامی حەقیقی نییە، ئەگەر ئیدعاشی بۆ بکەن بەڵام نییە کە ئیش بە قورئان و سونە بکرێ، لەوانەیە ئیش بە قانونی وەضعی دەکرێتن. لە سۆنگەی ئەوەوە میلەتی مسلمان میلەتێکی مضطهەدە، سەوساوەیە، مەزلومە، ژێردەستەیە، تابیعە، پاشکۆیە لە سایە و لە پای ئەو سەرکردانەی کە خۆیان بە ناو بە مسلمان دەزانن، بەڵام شوێنکەوتەی قانونی شەرق و غەربن، شوێنکەوتەی فیکرە و ئایدیا و ئایدیۆلۆژیای شەرق و غەربن. میلەتی مسلمان ئاوای بەسەراتوە. کەچی خوای گەورە تەماشە دەکەین لە چەندان جێ باسی حکم دەکات کە حکم دەبێ بۆ خوابی و دەسەڵات بۆ مسلمانان بی. خوای گەورە دەفەرمێ ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون. هەر کەسێک حکم بەوە نەکا کە خوا دای بەزاندووە کە بریتیە لە قورئان، ئەوە کافر و بێباوەڕە. یعنی ئەو قسانە قسەی پرۆپوچن ئینسان بێ حکم بە یعنی بیر و باوەڕێک کە پێچەوانەی ئیسلام بی، بەڵام خۆشمان بە مسلمان بزانێت. خەڵک دێ یعنی خۆی بە مسلمان دەزانی، بەداخەوە دیموکراتیەت و ئیشتیراکیەت و ناسیۆنالیزم و سکۆلاریزم و ئەلمانیەت هەڵدەبژێری دەیکاتە بەرنامەی ژیانی خۆی، بەڵام ئیسلام وەڵادەنێ. ئایا تو چت لەوە داوە، چت لەوە قازان کردووە؟ بەڵام ئیسلامەکەی تۆ بەرنامەی خوایەکە کە خوا ئەتۆ کەون و کاینات و هەموو بوونەوەری دروست کردووە. خاڵێکی تر، کێشەیەکی تر شارەزانەبوون لە ئیسلام. بەڕاستی بەڕێزینە یعنی هەر گەل و میلەتێک شارەزابی لە بەرنامەی خۆی، شارەزابی لە واقعی سیاسی، لە واقعی ژیان، ئەوە باشتر دەرک بە حەقیقەتەکان دەکا، بە مەسائلی سیاسی دەکا. ئەگەرنا بە پێچەوانەوە خەڵکێکی یعنی غەریب و فەقیر حاڵ دەبی. دائیمەن ئێمە وەکو مسلمان بەڕاستی هەوڵ بدەین یعنی بخوێنینەوە میلەتێکی یعنی تێگەیشتو و پێگەیشتو و شیار بێدار بین، بە تایبەتی شارەزای ئیسلام بین، شارەزای علومی شەرعی بین. زۆر گرنگە. ئەگەر شارەزای علومی شەرعی بووین دەزانین فەلسەفەی حەڵال و حەرام چییە، دەزانین کوفر و ئیسلام چییە، دەزانین شرک و ئیسلام چییە، دەزانین حەق و ناحەق و باتیل چییە. ئەگەر نا بە پێچەوانەوە اختلاط دەبێ و لێمان تێکەڵ دەبێ و لێمان مەزیج دەبێ. کێشەیەکی تر پابەند نەبوون بە ئیسلام. بەڕاستی مسلمانان لە جیهانی ئیسلامی وەکو پێویست ملتەزم نینە بە شەریعەتی ئیسلام، بە قورئان و سونە. تەماشە دەکەین لە هەندێک حاڵەت دەردەکەوی، لە حاڵەتی سڵح و عەداوەت و مەسلحەت و کێشە و مەشاکل و ئەوانە. چەند زار گوێتان لێ بووە کاتێک کە ئەوە ئاشتەوایی لە مابەینی دوو کەس یا دوو تائیفە دەکەین، دەڵێ ئەرێ کاکە زەحمەت نەبی، مەسەڵەن مەلایەک پێی دەڵێ ئەرێ بۆت بە قانون کەم یان بۆ بە شەریعەت کەم. وەڵام مامۆستا تەماشە دەکا ئەگەر مەسلحەتی لە قانون دابی با قانونەکی یعنی دژی دینیش بی، جا لە میراتە، لە مەسەڵەن زەواجە، لە ئەحوالی شەخسیە، ئەرێ وەڵا کاکە ئەبن بە شەرع ناکەم لۆم بە قانون کە بەس لەبەر 2 درهەمی 2 دیناری 2 دۆلاری مەسلحەتی لەوەیدایە. ئەوەی کەی عەقیدەیە، کەی مەبدەئە، کەی دینە؟ یعنی ئینسان بەڕاستی دەبێ ئاوا مەبدەئی بێ، ئیسلام بەسەر مەسلحەت و بەسەر خۆ و بەسەر نەفسی خۆیدا هەڵبژێری. بۆیە بەڕاستی ئەگەر بێن شارەزای بیرروباوەڕی ئیسلامی بین، یعنی ئەو کاتە باشتر دەزانین حەق و ناحەق، کوفر و باتیل چییە. ناین بە دوای خەڵکی خراپ بکەوین، ناین بە دوای حزبی خراپ بکەوین، ناین پەیڕەوی لە حزبی خراپ بکەین، ناین مەسەلەن
حەڵال و حەرام لێک نەکەینەوە. بۆیە زۆر گرنگە یعنی ئیلتیزاممان بە ئیسلامەوە هەبێ، ئینسان یەکەم جا لە ذاتی خۆیدا یعنی ئیسلام لەسەر خۆی تەطبیق بکات. ناشرم کولەن کەس ناتوانێت، بەڵام بە پێی توانە ئەوەندەی لە تواناماندایە ئیلتیزاممان بە ئیسلام بی و ئیسلام لەسەر خۆمان تەطبیق و پراکتیزە بکەین. دوو کێشەمان ماون هیوادارم لەگەڵمان بن. یەک حساب نەکردن بۆ بەرامبەر، ئەوەش کێشەیەکە لە عالەمی ئیسلامی. جاری وا هەیە یعنی شەخسێک خوای گەورە تۆزەکی پێداوە، جا سەقافەتی پێداوە، دەسەڵاتی پێداوە، یا جەمعەک قووەتێکی پێداوە و منتیقەیەکی پێداوە و شتێکی پێداوە، یعنی واقع بینە، حساب لە بۆ مقابل ناکە، معجەبە بەخۆی، سەرسامە بەخۆی، بەس حساب بۆ خۆی دەکات، وا دەزانی بەس بۆ خۆی عەلامەی دەهرە، نازانی کە خەڵکی تریشکا کە زانایە، دانایە، متەخەسیسە، پسپۆرە، قووەتی هەیە، تەکنەلۆژیای هەیە، ناکرێ ئیستیهانەی پێ بکەی، ناکرێ حسابی بۆ نەکەی، ناکرێ گاڵتەی پێ بکەی. مەگەر دەبینین لە جیهانی ئیسلامی یعنی لە زۆر شوێنان حکم لە بەردەستی خەڵکی خراپە و حزبی خراپە لەبەرچە لەبەر ئەوەی لەوانەیە ئەوان دەست پێشخەریان لە خەباتی نەتەوەی خۆیان کردی، لەوانەیە لەبەر ئەوە بی کە مسلمانان وەکو پێویست حسابیان لە بۆ نەکردن، بە تایبەتیش کاتێک کە مسلمانان تووشی تەفرەقە و لێکترازان دەبن، تووشی ئەوە دەبن کە خەڵکێکی تر حکمیان بکە. ئاخر خاڵ گوناه و تاوانەکان بە ئەوەش لەبیر نەکەین، ئەوەش کێشەیەکە لە کێشەی تاچی ئیسلامی، لە کێشەی ملەتی مسلمان. جا گوناه و تاوان بە مەفهومێکی فراوان بگرە، هەر لە قەتل، هەر لە زینا، هەر لە حەرام خواردن، هەر لە غەیبەتکردن، هەر لە نەمیمی، هەر لە فەسادی، هەر لە گەندەڵی، یعنی تا دەگاتە شتە بچووکەکان ئەگەر بێت و ملەتی مسلمان یعنی پشتی تێبکە، وازی لێبینی نەیکا، ڕەبتی لەگەڵ خوای خۆی بەهێز بێ، بە تەئکید ئیمدادات و ئیغاثاتی خوای سبحانه وتعالى زۆر دەبێ، بەڵام بەداخەوە لە ئەنجامی ئەوەی ئەو دڵە پاکە کە یعنی بە فیترەت ئینسان مسلمانە کە پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ كل مولود يولد على الفطرة فكان أبواه يهودان أو يمجسان أو ينصران. دەفەرمێ هەر تازە لە دایک وێک لەسەر فیترا، لەسەر پاچی لە دایک دەبی، بەڵام پەروەردەکەی، بیئەکەی، ژینگەکەی، دەوروبەرەکەی، داکوبابەکەی لە پەروەردەکردندا، لە قوتابخانەدا وای لێ دەکرێت کە ببێتە ئینسانێکی خراپ، ئینسانێکی غەیرەدین. مەگەر ئەمە نابینین ئێستا لە ماڵەکانمان خەڵکی مسلمان مناڵی خۆ پەروەردە دەکرد، بەڵام کاتێک کە دەستە قوتابخانەی، کاتێک کە دەستە کوچە و کۆڵانی، لەوانەیە لەوێ غێر پەروەردەبی. تەماشە دەکەن ئێستا غەرب ئەو شاڵاوەی بەرامبەر بە وڵاتانی خۆرهەڵاتی ناوین هەیە، هەستا لە میسر وای کرد، لە وڵاتی تر وای کرد، ئێستا دەهێنیتە کوردستانی خۆمان، دەستکاری پەروەردە دەکا، دەستکاری منهەجی تەربەوی تەثقیفی دەکا. یعنی دەڵێ کاکە یعنی چۆن دەبێ لە کتێبی قوتابخانە باسی بەهەژ بکرێ و باسی دۆزەخ بکرێ؟ ئەوە عنفە، ممارەسەی عنفە، ئەوە ئیرهابیەت و توێنڕۆیی پەرگیریە. مع العلم یعنی تەماشە دەکەی لە قەزیەی تەلاقە، لە قەزیەی قەتلە، لە قەزیەی کۆمەڵێک جەرائیمی یعنی ملی و مجتەمەعیە خەڵکی مسلمان لە بەرەوەی ئیلتیزامیان باشترە، کەمتر وایە یعنی ئەو مەلەفانە ئەو دۆسیانە لە مەحاکیمەکاندا هەبن، هەر خەڵکی زیاتر خراپ و نامولتەزیم و ئەوانن. دەسەڵات لە هەموو شوێنەکانی دنیا هەتا کوردستان دەبێ مەمنونی مامۆستاکانی ئاینی و جەماعاتی ئیسلامی و لایەنە ئیسلامیەکان و ئەوانە بی کە دێن ئەو میلەتە پەروەردە دەکەن، چونکە ئینسان ئەگەر پەروەردەکراو بوو یعنی بە چاوی خیانەت تەماشای خەڵک ناکە، ماڵی خەڵک ئەوە بە مەسەلەن سوک نازانێ و حەرام ناخوا، بەڵام تەماشە دەکەین لە ئەنجامی ئەو یعنی فکر و ڕێبازگە بێدینەی کە لە عێراق هەیە، لە کوردستان هەیە، کە کۆمەڵێک کەوادیر و ئەحزاب و ئەندامی لەسەر پەروەردە و ڕاهاتوە، یعنی گەندەڵی دارایی، گەندەڵی ئەخلاقی، فەسادی ئەخلاقی یعنی زۆرە، بەڵام یعنی لە ناو تاکەکانی مسلمانان ئەگەر هەبی یعنی دەگمەنە. خۆشبەختانە خەڵکی ملتەزیم نەک عەرەق نەخوا تا بێهۆش بی سەرخۆش بی، نەک مەوادی حەشیش و تلیاچی نەخوا تا بێهۆش بی و سەرخۆش بی، تا جەرائیم یعنی ئەنجام بدە، جگارەش ناخوا کە شتێکی زۆر زۆر بەسیتە، ئەو بەڕاستی جێگای شاناسی و جێگای فەخرە. بۆیە ئەو خاڵە زۆر گرنگە، پێویستە ئێمە هەمیشە
یعنی پشت لە گوناه و تاوانەکە بکەین ڕوو لە شتی حەڵاڵ و ڕەوا و شەرعی بکەین یعنی بەگوێی خوا و بەگوێی پێغەمبەرەکەی بکەین ئەو کاتە دەبینە تاکێکی باش و میلەتێکی باش ئەوەش مەطلوبە کە دائیمەن ئەسڵ ئەوەیە میلەت مجتەمع میلەتێکی مهەذەب و پەروەردەکراو بێت جا بەڕێزان ئەزان ئەوەی کە باسم کرد چەند خاڵێکی کورد بوون یعنی سەبارەت بە مەشاکیلی ئومەی ئیسلامی یا عالەمی ئیسلامی پێویستە ئێمە بەڕاستی دەرچیان پێ بکەین و هەستیان پێ بکەین و حەقی خۆیان پێ بدەین و بتوانین ئیستیفادەیان لێ بکەین بەم شێوە دێنە کۆتایی بابەتەکەمان دووبارە زۆر سپاسی هاتن و گوێگرتنتان دەکەم وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه